بە هاوکاری یونسێف و دەستەکانی دەستپاکی و نەزاهە و وەزارەتی تەندروستی و مافەکانی مرۆڤ لە پۆلی یەک تا نۆ کتێبێکتر ئیزافە دەکرێتن کەەوە گۆڕانکاریەکی گەورەیە. ئەو کتێبە ئەو بەها و کارامەیانە لە خۆ دەگرێت کە پەیوەندی بە گۆڕانکاریەکانی سەردەم هەیە، بە تایبەتی پرەنسیپەکانی هاونیشتیمانی بوون، مافەکان، خۆشەویستی نیشتیمان، ژینگە پارێزی و هەموو ئەو شتە جوانانەی کە پێویستە منداڵی کوردستان لەسەری ڕابینین. ئەو پرۆژەیە دەبتە کتێب و لە پۆلەکان لە 1 تا 9 لە ساڵی 2019-2020 دەخوێندرێت. بێگومان ئەو پرۆژەیە لە زۆر وڵاتی تێری یونسێف تەبەنی کردیا و ئێستا دەست بە جێبەجێکردنی دەکرێت. بەنسبەت ئەوی تر بێگومان ئێمە ئاینی خۆمان، ئاینی پیرۆزی ئیسلام بەڕێزەوە تەماشای دەکەن کە ئاینی زۆربەی خەڵکی کوردستانە، بەڵام لەگەڵ ئەوەشدا ئاینەکانی تریشدا هەرێمی کوردستان هەن. زۆر زەرورە خوێندکار و قوتابیانی ئێمە شارەزاییان لەسەر ئاینەکانی تر لە هەموو عێراق، لە کوردستان و لە هەموو دنیاشە بیتن. مەسەلەن زەرورە قوتابی ئێمە بزانیتن مەسیحیەت چییە، یەزیدی چییە، کاکەیی چییە، بوزی چییە لە هەند مەسەلەن. یعنی ئەوەی دەمانەوێت ئیزافە بکەین هەر ئەوەیە، جگە لە ئاینی پیرۆزی ئیسلام کە ئەوە ئاینی زۆربەی خەڵکی کوردستانە، خوێندکار و قوتابیانی ئێمە شارەزاییان لە دینەکانی تریشە بێت.